هاكو دي عند وهالي ناكل كل بس أودك هاد أي شيء وقتی چاندناوی مانجی سێ دەچێنن لە بۆ مانجی پێنج پێ ڕادەگاتن ئەوە دەگەیشتیە وەختی چاندنە خیاری کووە کاک محەممەد بە قورآن چاندنە خەیاری بەروبوومەشی زۆر باشە بەس ڕینەکەی بچێک زەحمەتە ئەگەر نا بەروبوومەشی زۆر باش چاندنەکەی بە خودای خەیاری بە ڕۆژەی تامەکەی جودایە بۆنەکەی جودایە خەیاری دیکە تام و بۆنی وشی بە ڕۆژەی نییە ئەدی لە بەرندێکی خەڵک لە گومرجیش زۆر خواستەکەی لەسەر خەیاری بە ڕۆژەیە گوندە لەسەری بنجەمەلۆنی نییە واللهی لا گوندی خاروک تقریبا 18 ڕۆژەکە دەرکەتیە خودای خەیار بەروبوومەشی زۆر باشە لە بەرندێکە دەچێنن خەیار ئەو ساڵە زۆر باشە یعنی کیلۆی بە 700 دینارە و 600 دینارە و دەکاتن عیبی نییە یعنی لە بۆ مەسروفەکەی دەردەینتەوە باشە عیبی نییە چەند باشە بە خودای حتا 500 دیناریش باشە لۆ فەلەعی بێتە خوار 500 لۆ فەلەعی خەیار باش نییە بەخۆی بە زەحمەتە عەمەلەی دەوێتن و مەسروفی زۆرە و لە بەرندێکەیە بەخودای نەوعی زۆرە یعنی غەنزیری دەچێنی خەڵک هایلی دەچێنیتن فەریدی دەچێنیتن ئەو شتانە زۆر دەچێنیتن خەڵک گوندی هەنگوو زیراعەت سێ چوار قات زیاتر بووە سەبەب چییە مەسەلەکە ئاوە ئاسانکاریە یعنی ئەف غەتاسە تشتایە بە خودای مەسەلەکە ئێمە لە زێ گەورە دەینین بە غەتاسیە و مۆلی دێە و مەچینە و شتە و بە غەنزیرەیە و هەر ئاوێ زەیەکەی زۆر ئەوەترە یعنی لەگەی دنیای گوندی خاروک زۆر زەرەعاتەکەی باشترە لێ دنیای سەبەبەکە ئاخە ئاخەکەی سوکترە لێ دنیای بۆ خاروکی زوو خیار و ئەوە دروست بن بەخۆی خاروک گەرمە دووەمیش عەردەکەی سوکترە لێ دنیای لەبەر هەندێکەیە بە خودای دەبەنە ئاکرێ دەبەنە دهۆک دەبەنە بەردەڕەشی سعرەکەی 600 و 700 ئەو سعرانەیە بە خودای کەم دەچینە هەولێریەکە بواران پایزان زۆر دەچینە هەولێری بۆ دهۆک زۆر دهۆک هەردەم گرانترە لەگەر هەولێری و ئاکرێ هەردەم کیلۆ 100 دینار گرانترە لۆ فەلە بەڵێ ئەڤڕۆ چەندە خیار ئەڤڕۆ خیار بە 750 دیناری بوو باشە ئەلحەمدولیلا لەخوای بە زیاد بی خەیاری بە ڕۆژێ لەگەر تامەکە و ڕەنگ و بۆنی و هەمووی فەرقە